بازاڕی گواستنەوەی هاوینەی ساڵی 2023 لە ئەوروپا کۆتای هاتووە. هەر بۆیە بە دەگرانترین گرێبەستەکان لە مێرکاتۆی هاوینە ئاشناتان دەکەین. دێمین گرانترین گرێبەستەکانی مێرکاتۆی هاوینە مەیسن ماونتی ئینگلیزی لە یانەی چێلسی پەیوەندی کرد بە مانچستەر یونایتد بە بڕی 64 ملیۆن یۆرۆ. نۆیەمین گرانتری گرێبەست دۆمینیک سۆبۆسلای هەنگاری لە یانەی لایپزیگی ئەڵمانی پەیوەندی کرد بە لیڤەرپۆل بە بڕی 70 ملیۆن یۆرۆ. هەشتەمین گرانترین گرێبەست کای هاڤێرتزی ئەڵمانی بە بڕی 75 ملیۆن یۆرۆ لە یانەی چێلسی پەیوەندی کرد بە ئەرسیناڵەوە. حوتەمین گرانترین گرێبەست راسمۆس هۆیلەند بە بڕی 75 ملیۆن یۆرۆ لە ئەتلانتای ئیتالیەوە ڕوویکردە مانچستەر یونایتد. شەشەمین گرانترین گرێبەست یۆشکۆ گڤاردیۆڵ لە یانەی لایپزیگ پەیوەندی کرد بە مانچستەر سیتی بە بڕی 90 ملیۆن یۆرۆ. پێنجەمین گرانترین گرێبەست ڕاندا کۆلۆموانی بە بڕی 95 ملیۆن یۆرۆ لە فرانکفۆرتەوە ڕوویکردە یانەی پاریس سان ژێرمان. چوارەمین گرانترین گرێبەست هاری کەینی ئینگلیزی بە بڕی 100 ملیۆن یۆرۆ لە یانەی تۆتنهامەوە ڕوویکردە یانەی بایرن منیوشن. سێمین گرانترین گرێبەست جۆد بیلینگهام بە بڕی 103 ملیۆن یۆرۆ لە یانەی بروسیا دۆرتمونەوە پەیوەندی کرد بە یانەی ریال مادرید. دووەمین گرانترین گرێبەست دێکلان ڕایس دووەم گرانترین گرێبەستی ئەم وەرزەیە کە بە بڕی 116 ملیۆن یۆرۆ لە وێست هامەوە پەیوەندی کرد بە ئەرسیناڵە. گرانترین گرێبەستی مێرکاتۆی هاوینە بریتیە لە مۆیسیس کاسی دۆی ئیکوادۆری لانەی برایتۆنەوە پەیوەندی کرد بە چێلسی بە بڕی زیاتر لە 170 ملیۆن یۆرۆ.